بەناوی خوای بەرز و بیاوتە جوانترین سڵاویەمەتان پێشکەش بینەرانی عزیز و خۆشەویستی پرۆگرامی پەیامی ڕۆژ خۆشحاڵ و بەختەوەرم کەم بۆ لەگەڵ هاوکارم ئیمران لە ڕۆژێکی نوێ لە پرۆگرامێکی نوێی پەیامی ڕۆژ بە کۆمەڵێک تەور و بڕگە بابەتی نوێ و جیاوازەوە هاتوونێتەوە خزمەتان بە هیوای ئەوەی کە تەواوی بڕگە بابەتەکانی ئەم ڕۆژمان جێگای سوود و ڕەزامەندیەوەی عزیز و خۆشەویست بێت و بتوانن تا کۆتایی بینەرمان بن. ئەزیزان و خۆشەویستان خۆشحاڵین جارێکی تر لە ستۆدیۆی پەیامی ڕۆژەوە بێ عزیز و خۆشەویست شاد بووین. ئەمڕۆ دوو تەوەری پڕ لە چێژ و پڕ لە وەرزشمان بۆ هەڵبژاردن. ئەمڕۆ باسی ئەستێرەی گەلاوێشەکەین، بزانێ ئەستێرەی گەلاوێش چییە و وەچی بەسەر کەشوهەوا دێنێت و کاریگەریە ئەستێرەیە بەسەر کەشوهەوای ئێستا بە تایبەت و گەرمایی کە پارێزگاکانی هەرێمی کوردستان تێکەوتووە. تەوەری دووەممان گروپی شاخەوانی پیرەمەگرونن، گروپێکی شاخەوانین کە پڕن لە چاڵاکی وزە. ئەمڕۆ لە پەیامی ڕۆژ میوانمان دەبن و تاوتوێکاری شاخەوانی دەکەین لە هەرێمی کوردستان. بەڵازان لەگەڵ ئەم دوو تەوەرە سەرەکیشدا کۆمەڵەیەک بڕگە و بابەتی دیکەمان دەبێت وە کەمیشەش سەرەتا دەچینە لای بڕگەی کەشوهەوا. فەرموون با پێکەوە بینەربین. بەڵێ عزیزان و خۆشەویستانمان هاوکارمان ڕامیار راپۆرتێکی تایبەتی لەسەر ئەستێرەی گەلاوێش کردووە و هاوکات ڕاو سەرنجی هاوڵاتیان و خەڵکی وەرگرتووە. سەرەتا دەچینە لای ئەم کورتە راپۆرتەیە و دواتر لەگەڵ میوانەکەمان بەردەوامی گفتوگۆ لەسەر ئەستێرەی گەلاوێش دەکەین. دیارەکە گەلاوێژ وڵی تر کە جۆ فێنەکاوت و شەو جۆ فێنەکەکاو ئاو سەرەکەوێتەوە تر ئاوایە چۆن ینی ئاو سەرەکە یعنی تر کە پێ قسە گەلاوێژەوە دەستور وایە هەر لە کۆنەوە بووە ئەڵێن ئاو لە چەمەکان سەرەکەوێتە سەرە و ئیتر بەرەو پایی زەڕوین و بۆ بارانباری ئاوە ئەستێرەکە جیاوازی هەیە لە ئەستێرەکانی سێر و مەسیرەکان نازانمەوە بی بدەینەکە پرسی ئەمە ئاسێرە ناسوشتەکە ئەمە چوسانینەوە. باشە ئێستا بۆ ینی لە گەنجێ بپرسی گەلاوێژ کەوتۆ لەوانەیە نەزانێت زیاتر ئەو کەسانن کە بەتەمەنن بۆ جاران خەڵک زۆر متابعی ئەو شتانەیە کرد ئێستا کاکە ئەوەی خەڵکی لادێ بێ ئەوەی خەڵکی لادێ زیاتر ممارەسی هەیە لەو گەلاوێژ کەوتنە لە جەو فێن کرد بوو بلین جەو فێنەکە بێ ئیتر کە گەلاوێژکە و جەو فێنەکە بێ یەکسە فەرقەکە ئای چۆن لە شەوا زیاتر دینە بێ ئیتر وردەوەدا کە بەرەوپایی زەڕۆیتر تا ئاچیتە مانگینۆ ئیتر ئاو وردە لە چە باسەرەکەوێتە سەر گەلاکە لە شەوا فێنەکە بێت و لە ڕۆژدار تۆزە بە گەرمایی ئەمێنێتەوە. پێشتر چۆن باسییان کردە بۆ تۆ چۆن زانی تۆ گەلاوێژ بە هەر شێ باسییان کردووە لە چ کاتێکە ینی بەردەوامە لە مانگێکی دیاریکراوە خۆیتە بڵێن لە ئێستا بڵێن وازە لە مانگی هەشتۆ ناتان لە چەندی هەشتەوەیە لەو کاتەوەیە کە ئیتر دەکەوێت. باشە هیچ گۆڕانکاری بەسەر جەوا دەهێنێت لە کاتی کەوتنی گەلاوێژ بەسەر چییە؟ بەسەر جەو فێنکی ئەوان نارم شەو فێنەکە بێت و شەو فێنەکە بێت
شۆفێنەکە بێت فقط کردو ئەم ساڵ گەلاوێش کەوت بێت بەخوای تاسەکەم بەکەمین هەر گەرمامە شەوی شەرگەرمە ئەسە گەرمارەوەڵە دەوترێت لە هەشتی هەشتەوەی تر لەو بەروارەوە بەدواوەکەوێ گەلاوێ ینی ئەمە تقریبان دە ڕۆژێک تێپەڕیوە هیچ گۆڕانکاری وەڵی من بۆ کوخەمەدا هەستم پێ نەکردووە ڕێی هەشتا بەدواوە بە ئەستێرەیەکە دەمەبیانی هەڵە بێت ئەوەی هەڵجار لەونی یەک تۆزێکە برشکاتەوە بە هەموو نوێعبان منتیقەیەک بازە کەسێکی بینێ ئەدا ئیدایشی وا هەیە ئەڵێن ئای نەبێ یەسی بۆر یان ماینی بۆرە لە پێش هەموو کەسێکەوە ئەی بینێت یعنی چی ئەوە یعنی بینینەکەی توی سابڵی من و تۆ کە سیرەکەین بانیان نایبینی کە نەمان بینی ئەو چاوی تیژاڵێن ئەڵێن ئەو هەموو کە زیاتر پێشەوە ئەی بینێت ئەنجا یەکسەر جەو بە شەو فێن کە بێ بە ڕۆژ تقریبان هەتا ئەمەدەیەک ها دنیا گەرمە بێ هەتا ئەمان یاشتە تەواو بێ لە چەندی شەنەوە گەلاوێش ئەکەوێ لە 15 لە 5 بەزە 15 لە 15 دەرەکەوێ لە 15 بە دواوەتی وردە بەیانەکەی دەرەکەوێ و جەو فێن کە بێ و وەکو بەحسیەکەن ئاوە ئەم ساڵ هەستی کردووە کە فێنکی کردووە شەو فێنکی کردووە لە دەرەوە بە لە دەرەوە بە لە چاو جارانە دە 15 ڕۆژ لەمە پێشە من ئێمە بارکۆنێکمانەی عینەوەی دانشین فەرقی هەیە وتە یەکەم جار بچووکە بەرە اینجا دوایی گەورە بێت مەبەستە لە سەرەتای دەرکەوتنێتی یا لە دواییە نانە لە سەرەتای گێر دەرکەوتنیە چکۆلەیە بەس دواییوەکە ئەو ئەستێرەی لەیەکە ئەستێرە هەیە بەسان ئەڵێن قسەی واگەنی چێڵی ئەمە لەی لەوەی چێڵی ئەمە مەجرومە و وەک ئەوەی لێتە خەڵکی بینی هەموو کەسێک لەیلمە دوو ئەستێرە هەیە بە ئەسمانەوە بە حسابی خەڵک بێەوە ئیداهی وای بۆگەن کە ئەم دوو ئەستێرە لەیل و مەجرومن دروست بوون لە ئەسمان ئەمەنە دڵار یەک بوون یەکێک خۆشتووە لە عشاری لادیا جاران پیانەوە ئەو ئەستێرانە لەیل و مەجرومن ئێستا چەند ڕۆژە تێپەڕیوە بەسەر 15 هەشتا گەلاوێش کەوتووە تۆ فەقت بەجەو کردووە لە شەوە شەوە فێنکە بێ بەیانیان لە دەشت زەرعات نییە کاڕوش هەیە نازەمەزانی یاننا سەرگوڵەکەی دڵۆپی ئاوی پێوە نیشێ ئەوە نیشانەکانێتی نیشانەی فێنچی لە پاییزە ئاو شینە بێ فێنکە بێ ئاوەکە ئەگۆڕێ زەوی ئاوەکە شینە بێ باشە کەوتنی گەلاوێش وەکو بزانی تۆ هیچ نیشانەیەکی تری هەیە جگەلەوەی کە لە شەو جەو فێنکە بێ وەکوی نیشانەی چۆن بەوەی کە بیناسی تۆ کە گەلاوێش کەوتووە تۆ ئەستێرەکە و کە نەبینی مەسەل ئەی بینیە کە لە 20 مانگ دەرچ و ئەتر گەلاوێش بەیانیان زوو هەڵیێت هەیە زوو تەجروبەی هەیە گەلاوێش ئەبینێت ئەوە بڵێن لە چ لایەکەوە هەڵیێت لەوێڵێرەوە هەڵیێت لە هەر لە شوێنی مانگەوە هەڵیێت شوێنی مانگەوە بەڵێ ئەیبینێت ئەوە بێ بەرەبیان ئەتر تا ڕۆژە بێتەوە ئەبینێت کە دنیا ڕووناک بەوە نابینێت ئەوە نیەتر ئەستێرەش نابینی جیاوازی هەیە لەگەڵ ئەستێرەکانتر لە ڕووی قەبارەوەوانە تقریبا مازان جیاوازی هەیە تۆزە ڕوونترە و گەورەتریشە گەورەتر ئادەشێتەوە ئەوڵە بەڵێ ئەزیزان و خۆشەویستان ئەوی بینیتان راپۆرتێک بوو کە هاوڵاتیان سەرنجی خۆیان لەسەر ئەستێرەی گەلاوێش دەدا بەشێک پێیان وا بوو ئیتر دەرکەوتووە و دنیا فێنک بووە بەشێکی داوت هێشتا مایە و بەشێکی وتیان ماوەیە کە دەرکەوتووە بەڵام ڕۆ ئێمە لە تەوەرەکەی خۆمان بە میوانداری مامۆستا محەممەد فیزیاناس ئەم تەوەرەیە یەکلاییەکەینەوە بزان ئەرێ ئەستێرەی گەلاوێش کەوتوویاننا بەڵام بەر لەوە مامۆستا محەممەد زۆر بەخێربێ خۆشحاڵی حەزەکەین بەر لەوەی بچینە سەرنجی و هاوڵاتیانی کە مناقەشیان لەسەر دەکرا خۆ کەوتویان نا بزان ئەستێرەی گەلاوێش چییە و چ گۆڕانکاریەک بەسەر کەشوهەوا دادێنێ و ئەم ئەستێرەیە بەلای خی گەورە زۆر سپاس بۆ تەوەرەکەتان بەڕاستی تەوەریشی ینی سەرنجڕاکێشە بەنسبەت ئەستێری گەلاوێش وەکو خۆی هەر وەکو ئەستێرەیەکی تری ئەستێرەکان وایانی هیچ جیاوازێکی نییە جگەلەوەی کە یەکێکە لە ئەستێرە هەرە درەوشاوەکانی ئاسمانی زەوی ینی لە زەویەوە درەوشاوەترین ئەستێرە بریتە لە ئەستێرەی سێریەس یاوە خود شیعرا یاوە خود ئەوەی ئێمە پێڵێن گەلاوێش لە هەندێک شوێنی تر و منتیقی ترا پێوترێ کاروان کوژە و پێوترێت چی و ئەوانە بەس گرنگ ئەوەیە بریتە لە درەوشاوەترین ئەستێرە کە لە ناو کۆمەڵە ئەستێرەیەکە ئەگەر سێریکەی شێوازی سەگی هەیە بۆیە پێوترێ سەگی گەورە یعنی واتە کۆمەڵەی ئەستێرەی سەگی گەورە لە ئاسمانە کە سێریەکەی سەر سنگی سەگەکە درەوشاوەترین ئەستێرەی تایە کە
پێ ئەوترێ سریەس یا خودت پێ ئەوترێ گەلاوێش ئەستێرەی گەلاوێش ئەو ئەستێرەیە زۆر باشە مامۆستا ئەوەشمان بۆ یەک لای بکەیتەوە کە پێشتریش مناقەشەمان لەسەری کرد کەوتن و دەرکەوتن هەندێک گەڵێن ئەستێرەی گەلاوێش دەرکەوتووە بۆیە کە شوا فێنک بووە هەنێکی ژەڵێن کەوتن خۆی وشەکە لە چیەوە هاتووە کە ئەڵێ شتێک لە شتێک ئەکەوێ یعنی چی یانی دوورەکەوێتەوە لی ینی خۆی جاران عقلی سەردەمیز و کە سەیریان کردووەم ئەستێرێ زۆر شەوقدارە دوایی لە هاوینە وردە وردە دیار نامێنێ کاتە نزیکە بێتەوە لە خۆش تەوانەمە بەپێی تەحلیلاتی ئەستێرە ناسی کە تۆ سێری ئاسمانەکەی وردە وردە و ئەستێرەیە نزیکە بێتەوە لە خۆر بۆیە وتویانە مادەم ئەم ئەستێرەیە ئەو نەدرەوشاوەیە و نزیکە بێتەوە لە خۆر کەواتە گەرمایی خۆر بۆیە زیاد ئەبێ ینی ئەمە شتێکی ئەفسانەی کۆنە لە هەموو وڵاتانە هەیە سە بۆ نمونە لە ئینگلیس وڵاتی ئینگلیس ئەڵێ ئۆ ئیتسە دۆگی دەی ینی ڕۆژی سەگە یعنی چی ئەو ئەستێرەی سەگە چۆتە لای خۆرەکە و خۆرەکەی گەرم کردووە وا تەسەوریانە کرد بەڵام تەمان کە لی ئەکەوێ کلی ئەکەوێت دوور ئەکەوێتەوە لی ئەستێرەکە مەبەستەکە چییە؟ تەوان نە ئەستێرە نەخۆر شوێنەکەی گۆڕاوە بە نیسبەت ئێمەوە نە ئەستێرەکە مجرد ئەوەیە تۆ دوو کۆڵەگەت هەیە سام دوو کۆڵەکەی کە لەم قاعەیە هەیە ئەگەر بچیتە پشتیەوە یەکەمیان نابینی بەڵام ئەگەر لێرە بوەستی سێرەکەی لە یەکتر دوور کەوتونەتەوە کاتێک تۆ چیتە ئەوسەر نزیکە بنەوە لە یەکتر یعنی زەوی کە ئەجوڵێتەوە بە دەوری خۆرە ئەستێرەکە لە دوورەوەی تۆ ئەچیتە پشتی خۆر بەرامبەری ئەستێرەکە ئەبی و ئەزانی ئەستێرەکە نزیک بۆتەوە لە تۆ لە خۆر کەواتە ئەڵێ ئەمە چییە کەوتونەتە سەرێک ئەڵێن کەواتە دنیا گەرم بوو دوای بۆتان سەر حەکەم پەیوەندی بۆ نییە بەڵام کە لی کەوت واتە دوور کەوتەوە لی اینجا ئەو کاتە دەرەکەوێت لە ئاسمانە پێش خۆر هەڵاتن ئەستێرەکە دەرئەکەوێ بە معنای ئەوەی لی کەوت بۆی ئەڵێن گەلاوێش کەوت گەلاوێش کەوت و فێنکی هات فێنکیش بزڵبت فێنێکی ژێت لەگەڵی مامۆسا بەڵێ بالفعل ئەمە پەیوەندی هەیە بە چیەوە سە بۆ نمونە جەنابەت ئەڵێ چوومە هەولێر قەڵام بینی ینی قەڵابینینەکە پەیوەندی و کردووە بە هەولێرەوە یخوا نەخواستە ئەگەر شارەوانی هەولێر قەڵای لابرد ئیتر تۆ بچیتە هەولێر نییە چکە قەڵان نەبینیوە بێگومان کاتە پەیوەندی هەیە بە چوونی تۆ بۆ هەولێر پەیوەندی هەیە بە خولانەوەی زەویەوە کە تەوەریەکی لاری هەیە ئەم تەوەرە لارە کاتێک کە لەو ئەگەینە ئەو کاتە بەنسبەت ئێمەوە دنیا فێن کە بێ بەس لە ئوسترالیا دنیا بەرەو گەرمی ئەڕوە گەلاوێشکەوت بۆ لەوێ دنیا وردە وردە لە شوێنەکانی تر گەرمە بێ چکە نیوەی گۆی زەوی وەرزەکانی جیاوازە لەگەڵ نیوەکەی تری ینی ئەوانی سەر و کەمەرە ئێستا ئێمە وردە وردە بەرەو چی ڕۆین بەرەو فێنکیە ڕۆین بەرەو ئیتر پاییزە ڕۆین وایە ئەی لە خوارەوە لە ئوسترالیا گومان بە پێچەوانەوە لە بەروی ئەو کات گەلاوێژ ئەی گەلاوێژی ئەوان کەواتەمە پەیوەندی بە دەرکەوتنی یاخود کەوتنی ئەمەستێرەوە هۆکارەکەی چیە ئیندیکیتە ینی چۆن بڵێ چۆن من چوومە هەولێر قەڵام بینی کەواتە من قەڵام بینی لە هەولێران بەس ێگە قەڵا لە هەولێران نەبوو هیچ علاقەیەکی بۆ نییە لە ڕووی قەبارەوە ئەستێرەی گەلاوێژ چۆنە طبعا ئەستێرەی گەلاوێژ خۆی باینەریە واتە دوو ئەستێرەیە هیچێکە لە ئەستێرە هەر مەزنەکان دوو ئەستێرەیە بەس تەمانێمە ئەوە دوورە نایبینین کە دوانەیە و هینێکی زۆر گەورەی هەیە ماگنیتیودەکەی -1.4 تقریبا کەەوە بە قیاساتی فەلەکی بەخۆترین هینی هەیە تیشکدانەوەی هەیە اینجا بە نازانم ئەگەر ئێوە ئەو هینە بۆچی فێنک ئەبێیان جا ئەمە مەبەستی منە لە ڕووی قەبارەوە ئەخۆ بەهۆی گەورەی قەبارەکەیەوە کە نزیگە بێتەوە لە ڕۆژ فێنکی لێرە دروستەکە دروستبوونی فێنکی چییە ینی بۆچی باپیرانمان ینی من حەزەکەم هەرچەندە باوانمان و باپیرانمان یانیوایان کردۆ تا پێوەڕەڵەن کە گەلاوێژ دەرکەوت دیتر دنیا فێنەکە بێ ینی ئەم زانستان لەکوێ هێناوە و چۆن لێدانەوەیان بۆ کردەوە ینی بەس پەیوەندی هەیە بە شوێنی ئەستێری گەلاوێژ وا ڕێکەوتووە کە تۆ خۆرە چێتە زەوی کە لە کاتی خولانەوەیە ئەگاتە مانگی هەشت ئەستێرەکە وا لێت کە ینی ئەکەوێتە شوێنێکەوە هەردوو ئەستێرەکە لە یەکتر دوورکەونەوە ینی خۆر و زەوی ئەپیریان ینی وا دەرەکەوێت لە بەردەمی بینەری ئێمەیە
ئێستا بۆ نمونە دوو پایەت هەیە وەکو پێم وتی من بە دەوری پایەیەکیان ناخولێمەوە لە چ کاتێکە پایی دووەمیان دیار نامێنێ کە بچمە پشتی پایەکەوە خۆر زەویش کە ئەخولێتەوە لە هاوینە ئەچێتە پشتی خۆرەوە ڕێک بەرامبەری ئەبێت ئەکەوێتە وای لێت ئەو دوو ئەستێرێ نزیکی یەکە بن بۆیە هەڵهاتن و ئاوابوونی بێکەوە بێ بۆیە تۆ نایبین بەڵام کە ئەکەوێتە لایەکی تر لە مانگی هەشتا ئەکەوێتە لایەکی تر کە ئەخولێتەوە هەردوو ئەستێرەکە جیاوازە بن بۆیە کاتێک کە زەویە خولێتەوە بە دەوری خۆیە هەست دەکات هەڵهاتنی ئەستێرەی یەکەم کە بریتیە لە ئەستێرەی گەلاوێش زووتر هەڵیەت لە ئەستێرەی با بڵێن خۆر چۆمە خۆریش ئەستێرەیە کە خۆر لە خوارەوەی هۆڕایزنە ینی لە خواری ئاسۆیە ئەو ئەستێرەیە دەرکەوتووە بۆیە تاریکە بە بەیانیان زووی بینی کەواتە مامۆستا هۆکارەکەی چێکە ئەوە لە پڕ فێنێکە بێ ئایا کردبوونەوەی ڕۆژ و درێژبوونی شەوە یا خود هۆکارەکەی چییە؟ کاتێک کە ئێمە باسی ئەومان کرد ئەڵێن زەوی بە دەوری خۆراخولێتەوە کاتێک کە بە دەوری خۆراخولێتەوە تەوەریکی هەیە لاری تەوەرەکەی تقریبا 23 دگریە ئەم لاربوونەوەی زەوی ئیتر خی گەورۆک و هەدیە گیاوەتی بە زەوی بوو ئەوەی کە وەرزەکانی تیا بگۆڕێ چۆن وەرزە گۆڕێ بە دوو هۆکاری سەرەکی هۆکاری یەکەم بریتیە لە کورتبوونی ڕۆژ کە فێنکایەتیە بێت و درێژبوونی شەو کە ئەمە ڕێژەی ئەو تیشکەی بەر ئێمە ئەکەوێ ڕێژەکە چی لێتەوە کەمە بێتەوە لەبەرەوە فێنکەبی دوو هۆکاری دووەمیان بریتیە لەوەی کە تیشکی خۆر هەتا بە ئەستونی لە شوێنێک بات ئەگەر بە ئەستونی تیشکی خۆر لە شوێنێکی ئەو شوێنە گەرمترە بێ ئێستا بۆ نمونە بەیانیان بۆچی فێنکە و نیوەڕوان گەرمە لەبەرەوەی کە تیشکی خۆر گۆشەی کەوتنی بەر ئێمە گۆشەکەی چۆنە گۆشەیەکی لارە بۆیە ئەو تیشکەی کە ئەگاتە لای تۆ ڕوبەرێکی بەرفراوانەگرێتەوە بۆیە ئەو وزەی کە بەرتۆکەی وزەیەکی کەمە بەڵام کاتێک کە خۆر ئەگاتە ناوەڕاستی دەڵێن کە بەدەستەماواتە لە ناوجەرگەی ئاسمانایە خۆر بە شێوەیەکی ئەستونی نزیکی ئەستونی ئەکەوێتە سەرت بۆ گەرمە لەبەرەوەی کە ڕێژەیەکی زۆر وزەت بەر ئەکەوێ کاتێک کە زەوی لە مانگی هەشتا ئێمە تەبەن کەوتوینەتە بەرشی نیوەگۆی زەویەوە ینی هەرێمی کوردستان بە تایبەتی منطقەی ئەوە ئەو تیشکەکە ئەگەینە مانگی هەشت و بەدواوە ئیتر وردە وردە خۆر بە نیسبەت ئێمەوە گۆشەی بەرکەوتنمان دائەبەزێ واتە ڕێژەی ئەو وزەی کە بەر ئێمە ئەکەوێت چییە بێ وزەیەکی کەمە ڕێژەی بەرکەوتنەکەت بۆیە وردە وردە هەتا مانگی ئیتر کۆتا ناوەڕاستی ئەو کە پیاڵین شەوی یەڵتا ئیتر تەواو خۆر لە دابەزی نابێ و شەو درێژترینە بێ و ڕێژەی ئەو وزەی کە بەر ئێمە ئەکەی وزەیەکی کەمە بۆیە لەم حاڵەتەیە ئەمە بەرەو فێنکی زیاتر و سەرمای زیاترە ڕووی ینی من حەزەکەم پەیوەندی نییە بە ئەستێرەکە خۆیەوە ئەوەندەی ئەو وەکو علامەتێکە ینی بۆ نمونە ئێمە من گەیشت بە فڵان شوێن بەست لەو کاتەیە ئەمە مۆستا ئەم ئەستێرەیە ئەکەوێت ئەبێتەوە لە خۆر وەکوە بڵێن بۆ نمونە تۆ ئەڕۆی بەرەو هەڵەبجە قەتعەیەک نووسراوە هەڵەبجە ئەگەرەو قەتعەیە نەبێت بۆ نمونە وجودی نەبێ هەنەوەتە لەم کاتەیە چ کاریگەریەکی لەسەر هیچ ئەستێرەکە ئەوەندە دوورە لە زەویەوە هیچ پەیوەندیشی نە بە گەرماوە هەیە نە بە سەرماوە مجرد تەنیا ئەوەیە کاتێک کە خۆرەگاتە لە مانگی هەشتیانی خولانەوەکەی وابێ کۆنفیگەریشنەکەی وابێ ینی خولانەوەی زەوی وا دەرئەکەوێت کە ئەستێرەکە زووتر هەڵبێت لەبەرەوەی کە بینەر لە شوێنێکا بێ هەردوو ئەستێرەکە جیاکاتەوە کە لی ئەکەوێت وەکووە من باسم کردان تۆ لە بینی دوو عەمودادی ئەگەر بچیتە پشتی عەمودەکەەوە یەک عەمودەبینی بۆ ئەیکوا عەمودەکەی تر بەس تۆ لێیان مەسە خوا نەخواستە لێیان تووشی حادیسەیەک بووی ئایا پەیوەندی بە عەمودی دووەمەوەیە نەپەیوەندی بۆەوە نییە تۆ شوێنەکەت هەڵەیە لەسەر جادە وەستاوی ئەویش زەوی کاتێگاتە ئەو شوێنە وا ئەبینێ ئەستێرەکە دەرکەوتووە بەڵام دەرەکەوێ مامۆستا ئەیبینن
بۆ لەم کاتایە بە ببینێت بڵێ بۆ وایە لەبەرەوەی کە کاتێ من هاتمە ئێرە هەردوو پایەکەم بینی یعنی ئێستا تۆ خۆ تاقی کەرەوە دوو پایەت هەیە بە دەوری یەکیشیانە بخولێرەوە ئەوی تریان چ کاتێکە بینی باشە حەزەکەم بچمە سەر کاتەکەی چکە هەروەکو لە ڕیپۆرتاژەکەش بینیمان کاتەکەی هەنێک لە نێوان تەبانەکان جیاوازیانەوە کەی وەرزی خوێنکاییدایە لە هەرێمی کوردستان کە شوە هەرێمی کوردستان جێگیریان ساڵانم کاتێک ئەو تەبان میترۆلۆژیەکان ئەزانن کە ئەمە شتێکی جێگیر نییە جاری وایە تۆ پێشکەوتن و بەس بە شێوەیەکی گشتی لە بدایەتەکانی مانگی هەشتا ئێمە وردە وردە بەرەو ئەو ئەڕۆین ڕێژەی ئەو وزەی کە بەرمانەکەوێت کەمەکاتەوە لەبەرەوەی تر لە دوای خۆشیش کورتە بێت ئەنی هەر لە بدایەتی مانگی هەشتەوە تۆ وردە وردە کەمە بێتەوە بەڵام لە چ کاتێکە خەڵک ئەستێرەکە بە چای خۆی بینێ سە لە سلێمانیە تر لە هەژدەی مانگ و حەڤەی مانگە ئەتوانی تۆ پێش دوای کە نوێژی بەیانیت کرد ینی پێش نوێژی بەیانیش تۆزی چاوەڕام بکەی ئەبینی ئەستێرەکە بەس تەبان زۆر بەخۆت هەندێکی ئاماژە بەوە کاڵە دەی مانگ دەرەکەوێت بینرێت ئەمەیان بۆچێتەوە هەندێکی لە 15 مانگ ئەزانی ئەکەوێتەوە ئەتیما دەکەوێتەوە سەر شارەزایی زەلامەکە لەکوێی بینێ ئەجا دوایەوە ئەو شوێنی کە سەیریە کات احتیمالە کابرا خۆی نەیبینی بێ خۆی لە سلێمانیە لە هەژدەی مانگایتر جوان کاتەمە بە پێی ناوچەکان جیاوازی هەیە لە هەندێک شوێنە لەوانەیە لە منتیقی هەورامان لە 15 مانگەوە ببینرێ مامۆستا خۆی ئەزانی شوێنە ئەو شوێنە کە سەیریەکەی شوێنی بەرزایی و نزماییەکەی تۆ بەخاستن دەرکەوتنی ئەستێرەکە و شارەزایی تۆش ئەوە دەورە بینێ بەڵام ئیتر لە دوای هەژدەی من تەوان سێری موقعەکەیە پێوتێ دیت ئەند تایم لەوێ متابعی ڕایزەکەیم کرد لە سلێمانیە وردە وردە تەوان لە دەی مانگەوە دەستم پێ کرد هەتا هەژدەی مانگ لە هەندێک شوێن ئاڵێ پووە ینی فێ ینی بە حاڵ دیارە زۆر دیار نییە لەوە چه چاوی تۆ نەیبینێ ئیتر لە دەی مانگەوە پێت ئەڵێکە وردە وردە دەرکەوتووە بەڵام ئیتر عادەتەن ئێستا من لە هەژدەی مانگە بۆ سلێمانی کە سێرم کردووە و لۆکیشنەکەی خۆم سێرم کردووە ئایبی نییە ینی ئەتوانی پێش نوێژی بەیانی ینی ئوستاز بە پێ و زانستی لە بەردەستیەوەیە کەسبکارانمان زۆر بێزار بوون لە گەرما بە تایبەت لە دەڤەریەمەوە هەولێرۆم ناوە لە کێوەی ترفێنکاییدا دەسووداین وڵای تەواو ینی ئەمە وردە وردە بەرەو ئەوە ئەڕوا کە ڕێژەی وزەکە خۆر بۆ ئێمە کەمە بێتەوە بەڵام ئیتر تەمان تۆ نەڵی ڕۆژانە پستانی هەوا کاریگەری هەیە ئەو کوت لە هەواییانەی کەیەن ئەگەر پستانی بەرز بیان نزم پستانی نزم بێ ڕۆژێک گەرم بوو تۆ جاری وایە لە مانگی کە بەحساب تۆ بێ گەرم بێ سێرەکەی ئەو ڕۆژە فێنکە بۆ ینی پستان دەورە بینێ بەڵام بە شێوەیەکی گشتی ئێستا ئێمە بەرەو فێنکایی ڕۆین یعنیەوە تر پێویست بەوە ناکات بەڵام مامۆستا بۆ جیاوازی هەیە لە شارێک و لە ناوچەیەکەوە بۆ ناوچەیەکی دیکە وەک دەزانی کە لە پارێزگای سلێمانی لە بەیانیانە بە تایبەت ئەم فێنکایە بە دیەک لە بەزەوە ئیمران ئاماژە بۆ کاڵی هەولێر فێنێک نەبووە ئەوەوە یەکێک پەیوەندی بە ئالتیتیودەوە هەیە واتە بەرزی ئەو شوێنە بچی بۆ پێنجێن فێنێکترە بۆ ئالتیتیودەکەی بەرزترە ئێمە هەتا بەرز بینەوە تۆ گەروا بلێکی بێتەوە باشە من بەرزە بمەوە خۆ لە خۆر نزیکە بمەوە بۆ دنیا فێنکە بێ چۆرەسەر شاخێک فێنکە بۆ لەبەروی پستان لە یا کەمترە هەروایە تۆ کاتێک کە غازی ماڵانی شەکەیتەوە دەست بە لە غازەکەەوە ساردە بۆچکە پستانەکەی کەمەکەیتەوە پستان کەمبوونەوە پەیوەندی هەیە بە دابەزینی ڕێژەی سات ینی پلەی گەرمی لەبەرەوە هەتا پستان کەم بێتەوە ڕێژەی پلەی گەرما کەمە بێت لە شوێنێکەوە بۆ شوێنێکی باش لە بەشێک لەم ڕیپۆرتاژی کە بینیمان هاوڵاتیانیش باسییان دەکرێت ئێستا هەموو شت گۆڕاوە و تەنانەت کە شوخەواش گۆڕاوە لە ڕووی زانستیشەوە قسەی ئەم مامە حاجیانە ڕاستە کە بزات ینی کاتەکان تێک چوونی تر وەرزەکانیش گۆڕانکاریان بەسەردا هاتووە ئەو مەسلەیەکی ترەوە پەیوەندی هەیە بە گلۆبال وۆرمینگەوە ئەگەر تەوەرێکی ترتان چکە ئەچینە بابەتێکی ترەوە تەفسیلی بەگشتی پەیوەندی هەیە بە زیادبوونی ڕێژەی دووەموکسیدی کاربۆن لە زەویە کە کارەکە وەکو شوشەیەک بە دەوری زەویە ئەو ڕێژە گەرمیکێت ئەبێ بگەڕێتەوە نایڵێ بگەڕێتەوەکو پێوترێ گرین هاوس ئیفێکت واتە دیاردەی ماڵی شوشەیی ینی زەوی بووە بە ماڵێکی شوشەیی هەر تیشکی گەرماییەکەیەتە ناوەوە دوای ناگەڕێتەوە و ڕێژەی پلەی گەرمای زەوی بە چەند ساڵ جارێک پلەیەک بەرزە بێتەوە کە ئەمە مەترسیەکی زۆر گەورەی هەیە بۆ سەر بەشەریەت بۆ ئێستا منەظەمە عالەمیەکان ئیشەکەن لەسەرەوەی کە
ڕێژەی دووەمەکسیدی کاربۆن ئێستا ئەو تا بایدن جۆ بایدن قەراری دەرکردووەڵێ با سیارەی کارەبایی جێگای سیارەکانی تر بگرێتەوە بۆی ڕێژەی دووەمەکسیدی کاربۆن کەم بکرێتەوە ئەمە ینی ئەمە بعد بەرەو دیاردەیەکی ترە بێ مناقشەیەکی تری لەسەر بکەین بەڵام ئەو گۆڕانکاریانەی کەوان هەیە طبعا ڕێژەی پلەی گەرما وردە بەرەو گەرمیە ڕات مامۆستا ئەو فێنکایی کە بڵین لەجە و لە 15 مانگ ئەو ئاماژانێک کە دەڵێن بۆی کەوتنی ئەم ئەستێرەوەیە ئایا هەموو ساڵێک لەو کاتەیە ئەو فێنکایە دەست پێ کات یاخود ئەوەیە ساڵ هەبوو کە دووە ئەکەوێت ینی زۆر کەسێک کە تەجروبەی هەیە لە تا ئەستێرێ دەرنەکەوت بێ و فێنکایە نەبووە خۆی زانی مەسەلەکە من بۆکو پێم وتی کاتێک کە تۆ ڕێ بۆ شارێک قەتعەیەک نووسراوە لە ئەم بە ناونیشانی ناونیشانە ینی بۆ نمونە ئەمە ئەمەش دەکرێت بڵێن لە زیرەکی خۆیان بووە کە جاران ئەم ناونیشانیان داناوە جاران مۆبایلی نەبووە سری ئاسمانی کردووە بەڕۆژەوە ئێستا یەکێک لەو پرسیارە من جارێکیان لە مەجلیسێکا دانیشتم وتم ئێوە تەسەورەکەن چرکە کەیدام ینی اختراع کرابێت چرکە بەسە پرسیارێک لە ئێوە بکەم چرکەکەی دۆزراوەتەوە تەسەوری خۆتان بەر لە دانانی سەعات چرکەکان دیاری کرا کەی ینی چەند ساڵ لەمەوە پێش 100 ساڵ 200 ساڵ 300 ساڵ زۆر تەمەنی درێژ زیاتر لەوە ئەزانین بە هەزاران ساڵ بە چەندها هەزار ساڵە چرکە بەهۆی ئەستێرەوە چونکە ئەستێرەکان فەلەک ئەوترێ بە زانستی فەلەک ئەوترێ دایکی زانستەکان بێگومان ئەزانی بۆچی وای پێوتێ هەتا هەمامەسار بۆ هەر بۆ پشگیری قسەکەت قورانی پیرۆزی ژیانی بەشێکی تایبەت کردو و گرنگی زۆر زۆر بە ئاسمان و فەلەک داوە بێفعل ڕاستەوە هەتا ئەستێرەی گەلاوێژ لە قورئانە هاتووە بە ناوی ئەشعرا وهو رب الشعرا ینی طبعا ئەستێرەیەکی درەوشاوەیەکی کە لە هەرە درەوشاوەکانی قەبارەشەوە ینی لە زۆرێک لە ئەستێرەکان گەورە سێ هەندی زەویە و یعنی ئەمە لە خۆر گەورەترە پێم وتی باینەریە ئەستێرەی باینەریە ینی دوودانەیە بە دەوری یەک ئاخولێنەوە دوو ئەستێرێ بەڵام ئێمە وای ئەبینین کە یەکدانێ ئەوە تەمەن دوای اکتشافاتی زۆر ورد بە رادیۆ تلسکۆپ کان ینی سیر کراوە بەڵێ زۆر سپاس بۆ بەڕێز مامۆستا محەممەد ئەحمەد فیزیانە زۆر سپاس بە ئامادەبوونت مادومان کردی سپاس بە زانیارەکانت دووبارە زۆر بەخێر بیت بەڵێ بینەرانی عزیز و خۆشەویست دەچینە لای ناوبڕێکی کورت و دواتر دەگەڕینە وڵاتان و لە تەورەکانی دیکەماندا لەگەڵتاندا بەردەوام دەبین. تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ بەرهەمهێنان و بڵاوکردنەوەی ڕێکلام. کۆمپانیای بەرەوبووی کشتتوکاڵی ڕۆژین تاک یەکێک لە خواردنەکانی سفرەی کوردی برنجی ڕووبهەنارە، خواردنێکی زۆر بەچێژ و بەتامە، چەندی لێ بخۆی لێی تێر ناخۆی. برنجی ڕۆبەنار زۆر خۆشە، خۆشترە بێت ئەگەر برنجەکەی برنجی مەحموود بێت. برنجی مەحموود! ئایا پێت وایە تەنها مناڵ ڕۆژانە شیر دەخواتەوە؟ نەخێر! دکتۆر بەسامیش ڕۆژانە شیر دەخواتەوە، چونکە ئازانێت پێکاتەی شیر چەند بەسوودە بۆ جەستەی کە پڕە لە کانزاکان و ڤیتامینەکان. بەڵام هەموو شیرێک نا، شیرێک کە سروشتی بێت وەک شیری ئاڵتونسا. تۆژی تر پێویستە ڕۆژانە شیر بخۆیتەوە. بەشدە بۆ کەسانەی کە ئارەزووی پرچێکی تەندروست و گەشاوە دەکەن. ئەوە پێتان دەڵێم شامپۆ و مکەیەفی زیرا بەکار بهێنن. سوودەکانیان بەرهەمە ناوازەیە، ڕەگیم و بەهێز و تەندروست دەکات، پرچ قورس و خاو دەکاتەوە، ڕێگری دەکات لە ئاشکانی سەری تاڵە پرچەکان،
چارەسەری پرچی سووتە و بۆز دەکات. ڕەنگی پرچ جوان و بریقەدار دەکات. دەتکات بە خاوەنی پرچێکی جوان و سەرنجڕاکێش. ئەم بەرهەمە لە ئێستادا لە سۆپەرمارکێت و دوکانی گیادەرمانی و سەیدەلیەکان دەست دەکەوێت. شامپۆ مکەیەفی زێرا، باشترین شامپۆ بۆ بەهێزکردن و درەوشانەوەی قش. تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ بەرهەمهێنان و بڵاوکردنەوەی ڕێکلام. دووبارە سڵاوتان لێبێت بەڕێزان. ئەنجومەنی خوشکانی کۆمەڵی دادگەری لە قەزای سۆران کۆتاییان هێناوە بە خولێکی نەخوێندەواری کە لەم بارەیەوە هاوکارانمان ڤیدیۆکیان بۆ ئامادە کردوین، فەرمونون با پێکەوە بینەری ئەو ڤیدیۆ بین. سەرەتا بەناوی خوای گەورە و میهرەبان بەناوی ئەو خودایەکەوە کانگای ڕەحمەت و سۆز و بەزەیە ئەنجومەنی خوشکانی سۆران هەستا بەکردنەوەی خولێکی نەخوێندەواری بۆ ئەو دایک و خوشکە بە ڕێزانەیەکەوە نەیانتوانی بە هەر هۆکارێکەوە خوێندنی خۆیان ئەنجام بدەن و زۆر زۆر سپاسیان دەکەین کە ئامادە بوون و ئەمەش وەکو مامۆستایەکە ستاوین بۆ ئەوەی ئەگەر بەقەد مسقالە زەڕەیەکش بێتن سوودمان پێ بگاندبووین و زۆر زۆر سپاسیان دەکەین. ئینشاڵڵا نمونەیان زیاتر بی. بەناوی خوای گەورە و میهرەبان بە خێراتن ئێوەی بەڕێز و خۆشەویست دەکەم. بەڕاستی ینی ئەو خوڵانە زۆر باشن لەوانەی نەخوێندەوارن. ئێستا من ئێک بەخۆم نەچوویمە مەکتەبی بەس ئێستا ئەو دەرفەتە باش بوون و ڕەخسە ئەلعان زۆر ئیستیفادەم لێ کردی، ئەتوانم نامەی بخوێنمەوە و نامەی بنێرم. زۆر باشە لە خوای بەزیادی دەست خۆش لە مامۆستاکان دەکەم لە هەمووی. والله زۆر باش بوو. ئەمە لە ڕوان زێڕاداتیم بڕەکلۆ منە خۆش بوو، یعنی ئەمە تەکسین کرد بۆ هاتبوونی ئێرانە. بەس هیوادارم بەردەوام بن ئەو خوڵانە بکرێنەوە، لە ڕوان زێش هیوادارم بکرێتەوە. دەستخۆشیان لێکم. دەستخۆش لە مامۆستا بە ڕێزانە دەکەم. بەڕاستی زۆر ماندی بوون بە ئێمەوە، خواڵیان ڕازێبی خوا سەرکەوتوان کە ئینشاءڵڵا بەڕاستی سوودەکی زۆرمان لێبینی. ئێمە بۆ نمونە نەمدەزانی بنووسم کە هاتمە ئێرە سوپاس بۆ خواستە توانم بنووسم. ئەلحەمدولیلا خواڵیان ڕازێبی، خوا لە ئێوەش ڕازێبی سەرکەوتوو بن ئینشاءڵڵا. بەڵێ زیان و خۆشەویستان، خۆشحاڵی جارێکی تر لەم تەوەرەیە لەگەڵیەوە بەردەوامیمان هەیە. ئەمڕۆ باسی گروپی شاخەوانیەکەین. بێگومان شاخەوانی یەکێک لە وەرزشە هەم دێرینەکان هەمیش خۆشەکانە. ئەمڕۆ گروپێکی جوانمان لەگەڵ زۆر بەخێر بێت، زۆر بەخێر بێت، خۆشحاڵین کە لەگەڵمانین.
بەهدەوە دەست پێ بکەین خۆتانمان پێ بناسێنن دواترە چینە سەر خۆشی و تاموچێژەکانی گروپی شاخەوانی و باسی ئەو کلوپەلانەژەکەی کە لە بەردەمتاندا ناویشتی ناوی خۆتان بڵێن و ئیشەکەتان لە ناو گروپەکەیە. سەرەتا دەستخۆشتان لێ دەکەم بۆ میوانداری کە بانکێشتان کردوین بۆ کەناڵی پەیام. من ناوم خالید کۆتەڵیە سەرپەرشتیاری گروپ پیرەمەگرونی. ئێمەش وەکو خەڵکانی دیکە یاخود وەکو ناتوانین بڵین وەکو وەرزشکارێک یا بەڕامە وەکو خولیای وەکو ئاشقی سروشت هەوڵمانداوە ئێمەش بچینە شاخ. خاڵی زۆر بەخێرەی زۆر خۆشحاڵم. ئەم ئوستازە جوانە. زۆر سپاس بۆ ماگەشتنامەیە. سپاس بۆ کەناڵی پەیام. من ئەرکان سوانم لە گروپی شاخەوانی پیرەمەگرون ئەندامم. بەژاری گەشتەکانەکەین و ئەندامی چالاکی نەگوێت. ئەندامێکی چالاکییان شاخەوانێکی چاکی. باشی فەرشتیارەکە دوای پرسیار. ئەم برادرە مامزانم. سڵاوتان لێ بە سپاس بۆ میوانداریە. من ئاریان ئەحمەد ئەندامی چالاکی گروپی شاخەوانی پیرەمەگرونم. ئەندامی چالاک زۆر زۆر بەخێر خۆشحاڵ بووین. ساس ئەو برادرانە شاخەوانی چۆنن لەگەڵتان هاوکاری باشن؟ وڵا بە دڵنیاییەوە گروپی پیرەمەگرون لەخوا بە زیاد بێت توانایشی باشمان هەیە. مامۆستا ئەگەر باسێکی دامەزراندنی گروپەکەتمان بۆ بکەی سەرەتا بزانین لە چەند ئەندام پێگەن کەی دامەزراون. گروپ پیرەمەگرون لە 2016 دامەزراوە لێرە دەست خۆشیم بۆ کاکدانا سالار هەیە کە توانیوێتی ئەم گروپە جوانە دامەزرێنێ. سەرەتا 3 کەس بووین بەڵام خۆشبەختانە ئێستاکانە خۆ لە چل ئەندام دەدا کە هەمویان خاوەنی گروپ پیرەمەگرونن. گەشتەکانتان چین وستا زیاتر بۆ شاخنیان بەردەڵانیشتان هەیە؟ گەشتەکانمان هەموو با بڵین گەشتێکی شاخەوانیتان هەیە؟ هەموو هەفتەیەک گەشتێکمان هەیە. بەڵام گەشتەکانی ئێمە تۆزێ حەزمان بە سختیەکانە ئەو شوێنانەی کە ئەستەمەند خەڵکی ئاسایی کەمتر دەستیان پێدەگا. ئێمە زیاتر حەز دەکەین بچینە ئەو شوێنانە ئەویش بە هۆی ئەوەی کە لەخوا بە زیاد بێت توانایشی باشمان هەیە و زانستێکی باشمان وەرگرت و یاخود فێر بووین. کاک خالید ئەو چل ئەندامی کە ئاماژەت پێکردوتە چل ئەندامی هەمووی ئەتوانن ئەم وەرزشە ئەنجام بن ئەوەی کە باسیەکەی بەردەوانیە شتێکی وایە کە سەختە. خۆی شاخەوانی با ئێمە سەرەتا کورتەیەک بە شاخەوانی باس بکەین. شاخەوانی چەند بەشێکی هەیە. گوڵگەشتمان هەیە، شاغڕەویمان هەیە، سەوەڵەوانیمان هەیە، بەردەوانیمان هەیە. زۆر بەشی هەیە. ئەمران تۆ شارزایی هەیە من بەشێکی بەڵێ. بە تایبەتیش بەشی شاخەوانێکی لە هەمووی و خۆشتر ئەوەی کە بەسەر چاکەون وە بەشی سەوەڵەکەی زۆر خۆشە. من هەر یەک دوو جاری سوومە. سەوەڵەکەی تاموچێژێکی تایبەتیە کە دنیا ئاوا بە سپی ئەبینی ئەبینی هێشتان دەستی مرۆڤەکان بە زۆر شوێن نەگەیشتووە بۆی بەداخەوە ینی مرۆڤەکان بوون بە دڕندەیەک بەرامبەر زۆرێک لە شوێنە گەشتیارەکان ئەمە هەستیشی زۆر خۆشی هەیە. بە بێجگەلاوە ئەمە کاڵین سەهۆڵەوانی ئەوەن مانای نابەخشێ کاتێکە تو بەدەچێت ناو بەفرەوە دەچێت سەر شاخێک بەفری پێوە بێت. سەوڵەوانی ئەو شوێنە بەستوانەیە ئەو شەلا لە بەستوانەیە کە لە باتی بەردەوانی بە شێوازی تەکنیکی ساوەڵەوانی پێدا سەرکەوی. گەشتەکانتان چۆن ڕێگەخەن هەفتانە ئەڕۆن لە چەند ئەندام پێک دێن ئەگەر کەسێک لە دەروی ئەندامەکان حەسکات و خولیای هەبێ چۆن لە گروپەکانیەوە بەشداری پێکەن؟ وستا تۆ ڕێکخانی گروپەکانی کە خەڵکێک حەزەکان بێتە ناوتان چۆن ڕێگەیە؟ هەر کەس بە توانای خۆی ینی کارەکەی گرێتە دەست هەمومان وەک کاک خالی باسی کرد خاوەنی گروپەکەین خۆمان بە کەسێکی بەدەر نازانین. گەشتەکانمان ئێمە گەشت ڕناگەێنین وەکو هەنێک گروپی کەکە لە پەیجەکەی خوانە ڕای بگەێنین بۆی ئەندامانی دەریانی کەسانەکە حەزیان بێ یاخولیا ببێت چکە گەشتەکانمان گەشتێکی تا ڕادێک ئاسان نییە چکە هەموو کەس ناتوانێت بەشدار بێ. ئێمە هەر لە گروپی مەسەنجری خۆمان کە گروپمان هەیە ڕائگەێنین ئیتر ئەوانەی هەر کەسە و هەر کەسێک حەزی لێبیانی لە ڕێگەی پەیوەندی تاکە کەسیەوە نەک ڕاگەاندنی پەیجەکەمان. کەسانیش کە حەزەکەن گەشتێک یا دوو گەشت لەگەڵمان بن ئەگەر حەزیان بۆ دروست بوو یان ویستیان بەردەوام بن لە کارەکە ئەوە پەیوەندیمان پێوەکەن ئێمەش ڕێنماییانەکەین بڵێ زانیاریانە دەینێ سەیری توانا و لێ هاتووەکانەکەین بزانین لە چ بوارێکە زیاتر توانایی هەیە بۆی ئێمەش بتوانین یارمەتیان بدەین.
ئەمە بۆ هەموو بەشەکان بۆ نمونە ئێستا لەوانەیە ئێوە بڕیار بن سبەینێ گەشتی بەردەوانیەکەن تاکێک حەسکات بەشدار بێت بەبێوە هیچ ئەزمونێکیە بێت بەبێوە هیچ شارەزایەکیە بێت ئێوە یەکسەر لەگەڵ خۆتانە ئەیبن طبعا ئێمە ئیبین بەڵام ئێمە کارەکەی پێ ناکەین ینی هەندێک زانیاری سەرەتایی هەیە کە زۆر ئەگرێتەوە ینی هەر بدایەت لە جلوبەرگەکان ئەو کەرەسانەی کە پێویستە زانیاری ئەدەینێ بەڵام یەکسەر ڕێی پێ ناین بە دیوارەکە سەرکەوێت چکە مەترسی زۆر دەبێت ژان شارەزایەکی باشی هەبێ هەمووها ڕاهێنانێکی پێ بکەین وی بزانین توانایەکی چەندێکە تا بتوانانی بەردەوام بێت ئێمە بێگومان بۆ گەشتی شاخەوانی و کۆرسچێکی تایبەت کۆمەڵە کەلوپەلی تایبەت بەخۆی هەیە کەلوپەلانە چی بۆی کە کەسێک تازەبی هەیە بێتە ناو وەرزشی شاخەوانی کە پێویستە بۆی دابیکە بێگومان لەوەی هەر گەشتێکتان هەروەکو ئوستاز باسی چەند زۆری چێ کەلوپەلی تایبەتیشی هەبێ بەڵام بەگشتی ڕاستە ئەمە ئەو کەلوپانانەی کە ئیستا لە ستودیۆ ئامادە ینی زۆربیان کەلوپەلی شاخەوانی و زۆر هەندێکیشانی بەردەوانیە ئەوانەی کە زۆر سەرەکیانی تەمان ئەگە بە وەرزش ناوی بین ئەبێت جلوبەرێکی وەرزشیت پێ بێ ناکرێت تۆ بە جلوبەرێکی ئاساییەوە ڕووکەیتە شاخ ئەگە تۆمە بەست شاخەوانێکە بێ یەکەم شت جلوبەرێکی پێویستە کە بەرگەی ئەو شاخ و هاتوچێ بگرێت هەوەها ئەبێ ئاسان بێ لە بەرتا جلوبەرگەکان کۆڵە پشتێکیەوێت کە خۆمان بە جانتان نایبێن جانتایەکی ئەوش بە جۆرە گەشتەکان جیاواز ینی جانتایەک بێ بچووک بێ گەورە بێ چەند ڕۆژە بێ چەند لیتری بێ ئەگۆڕێت تۆ بتێ بە شاخێ بڕۆی بمێنیتەوە یان یەک ڕۆژە بێ بڕۆیت و بگەڕێتەوە جیاوازە هەروها کەرەسەکانی جیاوازە تۆ بمێنیتەوە یان بڕۆیت و بێتەوە جیاوازە کەرەسەکان زۆر زۆرن یەکێک لەوانە پێڵاوە کە پێڵاو بە دڵی شاخەوان ناسراوە ینی پێڵاو سەرەکی ترین شتە کە شاخەوان ئەبێ پێی بێت باشە ئەو کەرستانی کە لێرن هی چ جۆرە گەشتێکن بە تێکەڵاوی هاتوون یان بەردەلان تایبەت کە خالی بە ئەمە جێکەینەوە شاخ بۆ کووتمان شاخ ڕەوی تەنها تو پێویستی بە کۆڵێکە لەگەڵ باتومە لەگەڵ ڕێبەرێکی باشی گەشتیاری ئەوە بزانم بڕڕێی پشتی کاری شاخەوانیە تەوانەوە سەرشی ترین شتە بۆ ئەو هەر گروپێک هەر شوێنێک کە دەڕات چونکە بڕیار بەدەست ئەوە ئایا ئەتوانێت بچێتە سەرەوە یا ناتوانێت یاخود چۆن ئەو وەزع هەڵاسەنگێنێ باتومت پێویستە کۆڵ پشتت پێویستە وەکو کاگاریا وتی پێڵاوە جلەکانیش جلی شاخەوانی بەڕاستی تایبەتە ئەوە نییە کە بڵێ هەر هەجلێک بێ چونکە هەم لە کشانە هەم لە با بڵێن شێوازی ئاڵوگۆڕکردنی هەوا و ئارەق و ئەمانە دەور دەبینێ ئەمە بۆ هەموو جۆرە گەشتەکان بۆ هەموو جۆرەکانی هەر گەشتێک و جیاوازی ئێستا بۆ نمونە ئەوەی خۆتان بەردەوانی جلوبەرگەکەی جیاوازە شاخڕەوی جیاوازە نا بە پێی وەرزەکان دەگۆڕێ بۆ نمونە ئەگەر ئەمە بۆزستان نابێ بەڵام هەر ئەینە شتە و بۆزستان با بڵێن پۆلاری پێوەیە گەرمترە مەپسم بە پێداویستەکانە بەگەشت پێداویستەکان هەر یەک پێداویستە تو چ لە زستانە بتانی بۆ شاخێک بڕۆی بۆ نمونە ئەگەر من حەزم کرد بە کورتی ئاماژەیەکی پێ بدەمە شاخ ڕەوی و بەردەوانی ئێمە کە ئەڵێن گۆڵگەشت پێویستیت بە هیچ لەم کەرەستانە نییە کە ئێمە ئێستاکانە لێ سەرمێزەدامان ناوە بۆ نمونە وەکو کەرەستی فەنی بەشی فەنی بەڵام کاتێک کە تو مەترسێکت هەیە دەتێت بچی بۆ سەر شاخێک و دەست بە بەرد هەیە مەفروزە ئەو کەرەستانت پێوێت بۆی بتانی ئەو ئاستنگانە ببڕی کە دێتە سەر ڕێگات ئەویش بە شارەزایشی تەواوت هەبێت باش ڕێبەرە گەشتیارەکان چەند دانەتان هەیە لەم گروپی خۆتان کە جگەل لە ئەندام ئەمانە پێشەوایەتی گروپەکانەکە ئێمە ڕێبەری گەشتیاریمان نییە وەکو ڕێبەر بۆ نمونە ئەم هەفتەیە لەوانەیە بچین بۆ پیرەمەگرون لە چ ڕێگایەکەوە ئەڕۆین شوێ هەڵ ئەبژێرین بە پێی پلانی گروپ ئایا چەند ئەندامە دەتوانێت لەو ڕێڕەوە بەشدار بێت وە چێمە شارەزایە ئەو شوێنانە چین کە ئێوە بۆیە ڕۆند بە دیاریکراوی شاخێکیان شوێنێکی تایبەتانیان سەرجەم هەرێمی کوردستان دەگەڕێ گروپەکەیەوە ئێمە وڵا هەموو شاخەکان چوین خۆشبەختانە ئەبوو ئەگەر لە بەرنامین لە ڤیدۆکەشا بیبینی زۆرترین حەزمان لە شاخەکانە کە نەبینراوە بۆ نمونە ئێستا نەبیاغامان هەیە
لە سەرەتاوە چەند جار ویستمانە تا گەشتوینە لووتکە ئەویش بەو پێداویستانی کە پێمانە ئەنی نە ڕێبەرمان هەبوو نە کەسمان لەگەڵ بووە تەنها ڕوومان کردوتە شاخەکە و بەهۆی توانای با بڵێن یەک خۆمەوە دووش ئەندامان کە لەگەڵ من بۆ بەرەوەی پاڵپشتێکن بۆ من دەتوانم بڵێم هەر شوێنێک ئاستەنگێک بێتە ڕێگامان لەگەڵمان بن ئەمەی کە تۆ ئەیبینی هەر هەموو لە کۆڵی کاگاریا و کاگارکان و خۆم و تەواوی ئەندامان هەبووە بۆی تا بتوانین ئەو ئاستەنگە ببڕین و ئەو شاخە تاقیکەینەوە زۆر باشە بەدەم بەدەر لەم پێداویستیانە بۆ نمونەگەر خوا نەخواستە تووشی حاڵەتێکی کتوپۆڕ حاڵەتێکی نەخوازرا و کەوتنێک بەربوونەوە هیچ پێداویستێکی سەرەتاییتان پێ هیچ خزمەتگوزارێکی سەرەتاییتان پێە سەرەتایی تەنها با بڵێن بۆ نمونەگەر کەسێکتان تووشی برینێک ببێت ئەگەر کەسێکتان بەڵێ بەربێتەوە کەوتنێ شتێک ڕووبات ئێوە چ شتێکی سەرەتاییتان پێ جانتاگە خۆ لە بیرمان چۆ بەڵام با بچینە لای کاک بە کاگەرکانی تەزە قسەمان بۆ بکات تۆ گەر ئاماژەیەک بۆ کە ڕۆین بەلەن کەمەوە بەیەکی ساف فەوریمان پێ بێت گروپەکە بۆیە یەگەر حاڵەتی نەخوازە ڕوویە لەفافە کۆمەڵ ئەدەواتی تر دیتۆڵە ئەو شتانە کە زەرورن بۆی تا ئەو ناگەیەندرێتە شوێنی مەبەست چارەسەرێکی بۆ بکەیت و نێڵی زیاتر خوێنبەربوون بێ یا شتێ بێت ڕایگریت کا خالید ئەمە هەرچی شاخەوانەوەی لە دەزەبینین جاران ئەمە وەکو بۆچان بەکارهات ئێوە لە شاخەوانی چۆن سوود لەو مابیێن ئەمە چ ڕێنماییکەرێکە بۆ ئێوە یان بۆچی بەدەستی زۆرێک لە شاخەوانەکانە ئەیبینی ئەمە باتومە با بڵێن گۆچانی خۆمان بەڵام بە شێوە عیلمیەکەی کاتێک کە ئەم حەبلە یاخود ئەم پەتاکەی دەستەوە ئەمە ئەیگریت لە هەر شوێنێکە ئەڕۆی ئەبێ گۆشەی نەوەت دروستکەیتەوە جا ئەگەر هەوراز بوو بەرەو هەوراز ڕۆیشتی ئەبێ کورتیکەیەوە ئەگەر سەرە و خوار هاتیت ئەبێ درێژی کردویرامان ئەنی کە بەرەو سەرەوە چیە بێ هەر بۆ ئاستەیە بێ بەس کەیتە خوارەوە نهر باش ئەمە جیاوازی چیە ینی لەگەڵ کەرستەی تری ئاسایی ئەمە تایبەتە بەکاری شاخەوانی ئەمە زۆر کەس لە کەسە بە تەمەنەکانی شەر بەکاری دێنن ئەوانی کە ئەکەونە ساڵەوە سا بڵێن ئەمە نەوەت نییە نەوەت بوو بۆی ئەو هێزەی لە سەدا 20 جەستەی تۆ کەم کاتەوە ئەگەر بەرەو شاو بڵین بەرەو سەرەوە بڕۆی هەرە بێ نەوەت بێ کاتێک کە سەر دێوە خواریشەوە هەرە بێ نەوەت بێ ئەو کاتە توانات با بڵێن هێزی لە سەدا 20 جەستەی تۆ کەم دەکاتەوە بۆ مانەوەت لەگە لە باتیەوەی جارێک بڕۆ ئێستامە زۆربەی خەڵکی خۆمان یاخود پێشتر بە هەر شاخێکا سەرەکەوین بۆ نمونە ئەگەر بە سەعاتێک بڕۆین بە 20 دقە لەو سەر و بەڕاکردن دێنەوە خوارەوە ئێستاشی لەگەڵ بێ زۆربەی کۆمەڵگا وایە باشە من حەزەکەم ئەوە بپرسم گەشتی شاخەوانی یەکێک لەم گەشتە زانستیانەیە کە زۆر زار پزیشک بۆ کەسی نەخۆشش دیارریەکە بەڵام هەموو جۆرێک نا بەنی هەند بەشێکیان ئێوە هیچ کەسێکتان هەیە بۆ لاشەی خۆی بۆ تەندروستی خۆی گەشتان لەگەڵ بکە بەڵێ ئەمانە چەوری هەیە بەس چەورێکی کەم ئەویش لە هەموو گەشتێکان ناتوانێت هاو گەشتمان بێت تەنها گەشتە ئاسانەکان بۆ پێشتریش ئاماژەم پێکرد کە ئێمە بەس زانستیانە دەڕۆین کاتێککە کوتم بە 20 دقە دێنەوە خوارەیە تۆ بە سعاتێک سەر دەکەی بە 20 دقە دێ خوارێ ئەژنۆت لە دەست دەدەی لەوانەیە جارێک دوو جار سێ جار بتوانیت یان لە تەمەنێکی لاویدا بتوانین لەسەر بابەتی ئەسمەلای کاگارە ئێوە بێگومان گەشت لە هەر چوار وەرز ئەکەن ویتر بەرزاییەکانیش پڕە لەسەر کێشی ڕاست کات هەبووە تووشی ینی تووشی شتی نەخوازراو بێن لە گەشتەکانتان طبعا ینی تۆ ڕووکردە شوێنێک کە شوێنەکە ئاستەنگ و ئاستەمی تیا بوو ینی ئەگەری ڕوودانی شت هەیە مە گەشتەکان کاخالی باس کرد بەپێی فەسڵەکانە گۆڕێ بە بێ مۆستەر ئەو کەرەسانە هەر جلوبەرگ و هەم کەرەسەکان بەپێی وەرزەکانە گۆڕێت تۆ وەرزێکی زستانەگە ڕۆکەیتە شاخێک ئەگەر بەفری هەیە سەوڵی هەیە ینی کەرەسە و پێڵاوە دەگۆڕێ
یعنی یەکی لە سەرێکی تریشن کە باسم کرد پێڵاوەکانە گۆڕ لە گەشتێکی هاوینەوە بۆ گەشتێکی زستانە ینی گەشتێکە بەفر بێت تۆ ناتوانانی بە پێڵایەکی ئاساییەوە یا بم پێڵاوانەی کە لە پێمانە بتوانانی سەرکەوین باس یەکێک لە ڕووداوەکانم بۆ بکە ینی تووشی ڕووداوێکی نەخوازراو هاتبن لە کاتی گەشتکردن ئەوەندەی کە من ئاگادار بووم کاخایی لەواچە زیاتر ئاگادار بێت لە ڕووداوەکان شتێکی وامان ڕوو نەداینی کە جێگەی باز ڕندەیە کاتبن لەسرم وەکو درڕندە توش نەبووین بەڵام وەکو لە دەستدانی خۆمان و لە ناوچوونی خۆمان توش بووین شەوی یاڵدای پێرار لە سەری پیرەمەگرون بووین ساڵانە هەموو شەوی یاڵدایەک دەچینە سەری پیرەمەگرون بەفرێشی زۆر بوو ینی بێ ئەمەل ببووین لە ژیان بەتاوەتی تینمان بۆ هاتە بوو بەڵام بەهۆی پێداویستەکانی کە پێمان بوو توانیمان بەهۆی حەبل و قۆڵینگ و بە شێوازی تەکنیکی بتوانین بینەوە خوارەوە هاوڕێکیشمان لە ئەسنای کەوتنە قاچی ئازێتی پێگەیشت ئەو گەشتەشمان بەڕاستی زۆر زۆر سەخت بوو زۆر ترساین تا توانیمان بینی نەخوارەوە سواز بۆ هاتنەگە شتێکان لە ئاپاستا لە بەرنامەکە ئێمەش نابوون لەخوا زیادەکە سەلامەت ئەرکان کاگاریان هەمەژەی بۆ کرد کە لە هەموو وەرزەکانە گەشتیان کردووە کام وەرز زۆر ینی بۆ ئێوە خۆش و چێش بەخشە لە کاتی شاخڕەوی و شاخەوانی طبعا هەر وەرزە و تام و چێژی تایبەتی خۆی هەیە بەڵامی تر لای من شخصی زستان تایبەتە زستان تایبەتە من پێم وابێت کە زستان لەوانەیە سەخت بە ناڕەحەت سەختە سەختیشی زۆر تیاابێت بەوەی بەفر بەوەی لەوێت سەرکێشیەکەن و سەختیان طبعا گروپی پیرەمەگرونیش بە تایبەتیار زیاتر حەزی بە سەرکێشیە جەوەکەی خۆشتر بەلای منەوە بەڵام طبعا تۆ بەهار سەوزاییە هاوین جۆرێکی ترە خالید کام وەرزیان زیاتر مەترسی دارسرە بۆ گەشتکردن ینی ڕوبڕی مەترسی و گرفت زیاترە بنەوە لە چونکە بە حکمی و لە هەموو وەرزەکانە گەشتان کردووە لە کام وەرزیانە زیاتر ڕوبڕووی کێشە و گرفت بوونەتەوە سەختتر هەموو وەرزەکان وەکێک وایە بۆ نمونە لە زستانە تۆ ڕقەبیەوە لە هاوین شاخنچەی لەتینەوە بەس بەهار خۆش لە بەهارە هەورە بروسکە هەیە لە هەمویان مەترسی ینی ئێستاکانە خۆشببختانە یەک دوو شاخەوانی بەتوانە چوونە ئارارات ئەم هەفتەی پێشوو نەموو بایدان ئیشی کردووە خەری بۆ ڕاقبنەوە بەفرێشی زۆر ئەی خۆ ئێستاکانە ئەو لای ئێمە گەرمایە و ینی وەرزەکان ئەبێ بزانی چیت ئەوێ بۆ کوێ ئەچیت تا چەند گرنگی بە تۆمارکردنی ڤیددیۆ و تۆمارکردنی و گەشتانەی خۆتانەدەن ئوستاز وەڵاهی ئێمە لەخوا بەزیاد بێ ماڵی کاکدانا ئاوا بێ کاکدانا سالار بەڕاستی تەسویرەکانمان با بڵێن ڕسمەکانمان ڕاستە ئێمە دەچینە شوێنی سەخت و شوێنی خۆش و بەڵام کاکداناش بەڕاستی هاوبەشمانە ئەگەر بۆ خۆتان تەسویرەکان ببینن دەبینن شتیوە جوان ینی لە گروپێکی بچکۆلەدا بەڕاستی جێ دڵخۆشیە بزەبت بەشێکیان ئێستا بەشێک لە وێنەکانە بینی ئەمە ئەگەر باسی چیەوە ئێرەمان بۆ بکەمە کوێ ئەمە نەبیاغایە ئەمە خۆشببختانە ئەو ڕێگایە بێ ئەوەی هەم ڕێبەرمان هەبێ هەم بشزانین ئایا دەگەینیان ناگەین کاگاری لەگەڵ مابوو توانیمان بگەینە سەرەوە بەهۆی کەرەستەی بەشی فەنیمان خۆشببختانە ئێستا ئەوە ساتە وەختی گەیشتنی لووتکەیە بەڕاستی من وەکو خودی خۆم ئەو ڕۆژە لە خۆشیان نەمەزانین ئەمە با بڵم سەختترین شاخی هەرێمی کوردستانە نەبیاغایە لە تەنیش دووکان سەردانی هەورامانتان نەکردووە بەڵێ کردویتانە بۆیش ڕۆشتوون ئەو هەورامیەوێ بزانە تا کوێ ڕۆیشتم بزانە شوێنەکان زۆربەی شوێنەکان تا ئەم دەستمەزان زۆربەی شوێنەکان سەردانتان کردوون یان خودەوەی تەنها لە چوارچەوەی پیرەمەگرونە گەشتەکان نەوەڵات هەموو شاخەکان حەز دەکەین بچین ئینسان وایە ئینسان بۆ نمونە پیرەمەگرونی بینی حەزەکە هەڵگورد ببینی هەڵگوردی بینی حەزەکە بەرزتر ببینێ
ئێمەش کاتێککە ئەچین بۆ گەشت بە پێی جاری وە بە پێی توانای ئەندامەکانە بێ بڕیان لەو گەشتانە بدەیت. گەشتەکان شەوانی تیامێنەوە بێ بەڵێن چەند شەو تیامێنەوە بە گشتی یان گەشتەکانتان کاتی گەشتەکانتان چۆنە؟ بە پێی پلانی شوێنەکەیە. ئێستا ئەگەر بچین بۆ هەڵگورت بەلانی کەمەوە بێ شەوێک دوو شەو بمێنینەوە چونکە هەتا ئەگەینەوێ و لەوێ ئەچینە لووتکە و دێینەوە شەوت پێچێ. هاتوون بۆ سەفین؟ بۆ سەفین سەفین ناوەڵام من وەکو خۆم هێشتا نەچووم. ئینشاڵڵا یەشتێکیش بۆ ئەوێ بکەین. کاگەریان ئێوەش بەشداری ئەم هەموو شوێنانتان کردووە خودێەوە تەنها چەند ناوچێکی دیاریکراوە ڕۆژ هەر لەگەڵ گروپ هەر کاتێک گروپ من پێشەوەی هەر بێمە ئەم گروپەوە ینی گەشتی زۆرم کرد لەگەڵ زۆربەی گروپەکانە چکە لە سلێمانی یا هەر لە هەرێمی کوردستان زۆر گروپمان هەیە ئێستا دروست بوون گەشتی شاخەوانیەکەن یا کاری بەردەوانیەکەن یا جۆرە ها وەرزشەکەن من پێشەوەی کە پەیوەندی بەم گروپەوەکەم لەگەڵ زۆربیانە گەشتم کردووە ئیتر گەشتی ئاسان بێ گەشتی گوڵگەشت بێ وەک یا سەیرانە گەشت بێ یا شاخڕێی بێ یا شاخەوانی بێ لەگەڵ زۆربەی گروپەکانە لەگەڵ ئەم گروپەیشە هەر گەشتێکی هەبوو بێ بە پێی توانا و مەجال لەگەڵ یانە گەشتم کردو کە زۆربەی شاخەکان بەشدار بن. پێشتر کاکخالی دیژاماژێ بۆ کرد کە چل ئەندامتان هەیە کەواتە مەرجی وەرگرتنی ئەندامتان هیچ مەرجێکتان هەیە هیچ ڕێساوی یاسایەکتان هەیە لەوانەیە ئێستا کەسێک پێی خۆش بێ بەشدار بێت لەگەڵەوە بەڵام نەخۆشیەکی درێژخایانی هەبێت چەکرەی هەبێت زەختی هەبێ هەناسەتونی هەبێ ئایا ئەمانە هەموو ئەتوانن یان ڕێکار و یاسای تایبەتان هەیە بۆ وەرگرتنی ئەندام؟ ئێمە وەکو پیرەمەگرون ڕێکلام ناکەین داوا لە کەسیشمان نەکردو کە بێتە گروپەکەمانەوە بەڵام کاتێک کەسێک کە دەیەوێت بێتە گروپەکەمانەوە پەیوەندیمان پێ وکە گەشتێکمان لەگەڵ بکە ئێستا لێ پرسیین شاخەوانیت کردووە یا توانات هەیە یان نەخۆشنی ئەگەر ئەو نەخۆشیانە هەبێت و بەدڵنیایی و ناتوانین نەخۆشیانە چین کە ئێوە وەری ناگرن بە ئەندام ئەگەر کەسێکی بێ با بڵێن چەوری و شەکرە و ئەگەر کەسی هاتوو چەورێکی دابەزێنێ هاوکاری ناکەن ئەوە ئەتوانین ڕێنماییەکەین بەس لە گەشتە ئاسانەکاندا تێگەی کاتێک کە هاتوو هەموو ئینسانێکی ئەو توانایی نییە کە ئێمە دەمانەوێ بەڵام ئێمە ئەمانەوێ کاتێک کە دێتە پیرەمەگرونەوە بتوانین بیکین بە کەسێکی بتوانە باوەڕی بەخۆی هەبێ وکە ئاری و خێزانی کاتێک کە زەواجیان کرد جوانترین شتیان کرد لە هەرێمی کوردستان بە شاخەوە ڕۆژینەکەمان بۆ کردن ئەمە شتێکی جوان بوو. ئەگەر باسێکی ئەو شوێنەمان بۆ بکەی ئوستازە ئەمە کوێیە وە چ وەرزێکیشە؟ بەڵام پێشتر دیمەنێکی زۆر سێرم بینی کە لە شوێنێکی زۆر باری نەزانم ئەندامێکتانە توێوە نەبوون تۆ بووی سەحرا لەوانەیە ئەو بزانێت بە حکمیەوەی ئەشکەوتی سەحرایەوە لە سەیرانگە چەمی ڕێزانە ئەشکەوتێکە بەڵام شوێنە زۆر سەخت بوو چۆن ئاوا توانین کە مەسافەی یەکەمی کە داغڵی ئەشکەوتەکە ئەبیت کەمێ ساختە تەنگەبەرە لە پاش تقریبا 20 مەترێکی تر فراوانە بێت زۆر فراوانە بێت مەسافێکی زۆر ئەڕۆی لەو سەرەوە ئەو کوونە دێتە بەردەمت کونێکی بچووکە کە ئەتوانی بەزە سەر ئەژنە و ئەنیشکە بڕۆیتە ناوە دوای ئەوە فراوانە بێتەوەی تر لەوێ کۆتایی پێ هەر یەک شوێنە یا خودت بڵێن لە سەرتاکی دەرەچی و لە شوێنێکی تر دەرەچیتەوە نە هەرو شوێنەیە ئەبێ بگەڕیتەوە زۆر باشە ئوستاز بەشر لە وێنەکانە بینمان پاسکیلتان لێ قوڕی وەرزشێکی تردا لە شاخەوانی ئێوە هەرتانی شتێکەڵ کردو بێکەوە پاسکیل سواریشەکەن ڕاستە فەرمی بۆبایە سەرەتا باسێکی گروپی شاخەوانی پیرەمەگرومان کردایەکە لە سێ بەش خۆیە بینێتەوە ینی چالاکی هەیە جێدەستیشی دیارە لەخوا بەرزای بێت لە سلێمانیا بەشی شاخەوانیمانە یا شاغڕەوی بەشی بەردەوانی کە کاکخالی خۆشی سەرپەرشتیاری هەر ئەو بەشەیە تەکنیکی بەشی بەردەوانیەکەیە جگەلەوەی کە ئێستا سەرپەرشتیاری گروپەکەیە هەروەها بەشی پاسکیل سواری شاخوانی کە کاکدانا سالار سەرپەرشتیاری ئەو بەشەیە ئەمەش لە 2019 بوو کە کاکدانا سالار هەستا بە کۆمەڵک گەنجی کۆ کردەوە کە چەند چالاکێکی بڵاو کردەوە کە یەکێک لەوانە خۆم حەزم لێ بوو کە بەشدارم لەو بوارەدا تر کۆمەڵێک گەنج لە ڕێی مەسەنجەرەوە کۆبووینەوە کە هەفتانە گەشتمانە کرد دابەزین
یا داون هێڵ بە شاخەکانە ڕێگە سەختەکانە ینی پاسکیلی شاخوانی جیاوازە لە پاسکیلی ئاسایی هەمومان لەواچی سە پاسکیلێکمانە بێ لە ماڵەوە بەڵام هەمومان ناتوانین بە ناو بربەست و بەرد و یا شوێنی خۆڵە بتوانین لێی بخۆڕین. شەیداخان ڕاستەکە ڕۆیشتم بەسەر چاو پاسکیل بەسەر بە پاسکیل هەر پاسکیلی شاخوانی بە پاسکیل سەرکەوتنمان نییە بە شاخە ینی حاڵەتێک ئەگەر تۆ پاسکیلەکە یا بەدەستی بی یا بە سیارەیەکی بینیسە بۆ نمونە ئێمە سەرەتا کە چالەشەکانمان دەست پێ کرد یا تەمینەکانمانە کرد ئەچینە سەر شاخی گۆیش ئەویش بە ینی بەدەست ئەمان بریانەوە بە سیارە ئەمان بردە سەر و داگەڕان بە شاخەکانە ینی پاسکیلی شاخوانی هات نەخوارەوە بە شاخیانی کۆنتترۆلکردن و توانایی سەیتەرەکردن بەسەر خۆتا بەسەر پاسکیلەکە کە کە بەکارێنی هەر ئەو پاسکیلە ئاسایە کە ڕۆژانە بەکارجیاوازی هەیە و زۆر جیاوازە زۆر ینی لە ڕووی کوالیتیەوە لەو پاسکیلانێک کە ئێستاکە لە سەرجادە هەیە یان لە ماڵەکانە هەیە زۆر جیاوازە پاسکیلی شاخوانی دەبێت زۆر تۆکمە بێت دەوڵی هەبێ یەکێکدانە تایەکانی پان بێ شتی زۆر هەیە ینی کە لە پاسکیلەکە باسی ینی گرانی نرخی کەلوپەلەکانی بە شاخوانی یەکێکە لە گرفتەکانی بەردەم شاخوانی ئێر پێم بڵێ بۆچی کەلوپەلەکانی شاخوانی بەردەوام سعریانە نرخیان زۆر بەرزە وڵی ئەم کەرەسانە زۆر سەرەتا بۆش بێن ئەمە جیاوازەکەی چییە بۆچی نرخی ئەم حەبلی پیاڵی نازەمێ حەبلێ جیاوازی چیە لەگەڵ حەبلێکی ئاسایی بکەین بە تەناف ئەم تەنافەیە خودم حەبلە ئەمە دەملیمە ئەوە دەملیمە ئەمە شەشە هەشتمان هەیە ئەمانە ستانداردن ستانداردی جیهانی بۆ نمونە توانای ڕاگررتنی بەپێی ملیمەکان توانای ڕاگررتیان زیادە توانای ڕاگررتنی وەزنی چەنی هەیە ئەم بیزنلی دەملیمە ئەمە بە هەر زۆر نەڵێ بۆ نمونە بە هەر دووتەن وشتی دووتەن شێوازی بەستنی چۆنە لە کاتی بەکارێنیە شێوازی بەستنیان جیاوازە ساو هەژ ملیمەمان توانای 600 کیلۆ هەیە هەژ ملیمە یەک گروپی پێ ڕاگیرێ توانای 600 کیلۆ هەیە سامە بەلانی کەمەوە 400 کیلۆ پێ واسە هیچی لێ نایە خۆی بە پێی ملیمەکەیە چەند ملیم بێ 100 کیلۆ توانێت خارید بووە ئێوە کە ئاوا لە خۆتان یەبەستن بە بێ منەت ئیتر بەسەرەکەون و یعنی ئەگەر وەریژنەوەم حەبلێت توانای ڕاگررتنیەوەی هەیە بەدڵنیاییەوە ئەوە زەمانەتە بەس ئینسانەکە دەکەوێتە سەر ئینسانەکەش تاکو سیقە پەیدا دەکا بە ئەو کارستانی کەلایەتی ئەمانە هەمووی ستانداردی جیهانی ئەگەر تەماشاکەی مارکەی UAA لەسرە با بڵێن فیدراسیۆنی جیهانی بەبێ ئەو ناتوانین ئێمە سیقە بە هیچ کەرەستێشکە بکەین هەر لە کارابینێک شێوازی بەکارێنانەکەی شێوازی بەستنەکەی ئەگەر باسی شێوازی بەستنەکەی بۆ نمونە ئەم شاخە کە کاتی دەرمانەیە بە سەرکەوین سەرەتا من ئەڕۆم با بڵین کە من ئەڕۆم کاگاریا لە خوارەوە حیمایەتی مەکات ئەویش چۆن بڵین ئەو هارنسە ئابەستیت کە هارنسەکە ئابەستیت ئەگەر دیوارەکە مەجای نەبێت بە هیچ شێوەیەک با بڵین پێشتر نەڕۆشت بێ کە کەسێ نەچوو بێ تۆ مەفروزە بەمانە بتانی حیمایەتی خۆت بکەیت با بڵین مەترێک مەترونی وەکسەرەکەوی کارە دانەیەک لە ئەمانەی تێکە بۆ بەردەڵام دەبێوانە بۆ بەردەوانی با بڵین ئەمە ئەگەر شاخەکە بێ دایمە شاخ دەرزووکەلێنی زۆرە وایە ئەمە ئەکەیە کونێکەوە با بڵین ناخود دەرزێکەوە کە گیر ئەبێت دوایەوە ئەمەی تێکی کە ئەمە تێکرد ئەمە تۆ خاڵەکەت سابت کرد لە چەنە لە مەتر مەترونیوێکە کاتێک کە تۆ ئەم حەبلت بەخۆ بەست و کاک ئاریانەیە کەسێکی دیگە تو حیمایەتی تۆ دەکات حەبلەکە کەیتە ئێرەوە کە کردتە ئێرەوە دو ئاواز سەرەکەوی زیاتر سەرەکەی بۆ ئەی لەو مەسافەی کە سەرەکەوی بەربوویەوە ئەمە بدگرێ بەڵام کاک خەڵید 2000 هەموو سنگ و قورسایەکە لەسەر ئەو شتە باریکەیە بەڵێ
چۆن ئەتوان یانی بە چیزی ترس ناکات دیقەی لەسەرەکە ناترسنەوە بپچڕێ تەنها ئەوە گیرەکەی لە ستانداردە ئەو بەلانی تەنێ دوو تەن هەڵەگرێت ویژە بێ کاتێ تۆ شارەزاوی ئەو کەلێنەکە یاخود ئەو شاخی کە تو تێیەکەیت کە تو تێیەکەیت ئەبێ بزانی ئەو بەردە ئەمە ئەگرێ یاخود نایگرێت یاخود هێز بە چ ئاراستەیەک دەبێت یاخەری دەتوانین بڵێن خۆکاری گرانبوونی نرخیشیان بۆ کوالێتیەگە بەڵێ ئەجا پێڵاو ئەڵین پێڵاویشێکی زۆر سەرەکی ژیانی شاخەوان ئەوە هیچ بەس ئەویان خاستن خاصی بەردەوانیە ئەگەر کاتە پێڵاوی بەردەوانی جیاوازە لەگەڵ ئەمە پێڵاوی بەردەوانیە ئەیبینی لە چەند بەش پێک هاتووە یاخود شێوازی پێڵاوەکان فەرقی هەیە دەکەوێتە سەر ئەوەی کاتێک کە بە تەواوەتی باسیکی ئەگەر تەماشاشێکی زیاتر لە شێوەی سمی حیوان دروست کراوە سمی حیوانە شێوی بۆی بتوانیت تو سەرکەویت بەس ئەمە لە کوێ بەکاردەی لەو شوێنەیە کە تۆ ئەتەوێت ڕاستەوخۆ لە بن دیوارەکە سەرکەویت ئەژامە بۆ ڕۆشتن نابێت با بزانین ئەم سازەیە تۆ لەگەڵ بەردەوانیا چۆنی بە سپاسەوە بۆ کاک خالیت لەگەڵ چەند هاوڕێیەکی تر کە وەکو مامۆستایەک لەگەڵمانان ئەڕۆین هەفتانە دوو جارێک تەمرینەکەن هەنی شوێنمە چەند شوێنێکیان داناوە و تەختە ڕۆڵە و هینیان لێاوە ئەچین لەوێ تەمرینەکەن خۆمان ئامادەکەن ئەگەر بۆ نمونە چینە سەر شاخی سەخت حاڵەتێکمان بەسەرا و ئەگەر پێم بڵێ حەزەکەم بزانم سەرکەوتن ئاسانتریان هاتنە خوارەوە لە شاخێکە هاتنە خوارەوە تۆ هەر بە حەبلەکە ئاسانەوە ئاسانترە بەس چونە سەرەوە هێز و تاقەیەوێت چونکە تۆ هەنە شوێن هەیە تەنها ئاین بەسەری پەنجەیەک ئەتوانی ئەبێ خۆت بگریتەوە مەسڵی تەوازنی جەستەشەکەی بۆی کە بڕۆی هەنگاوی بڕۆیتە سەروتر تۆش سەرکەوتووی بە شاخی سەخت بەم شێوازەمە بەکارهێناوە ئەلبەتە ئیزافێ بکەم خۆی سەرەتا بەردەوانەکە تەواوکەری شاخوانەکە ینی کە تۆ شاخوانیەکەی ڕێڕەوێکا کە ئەڕۆی بربەستێک دێتە ڕێ ینی تۆ هەتا بێتەوە بگەڕێتەوە خوارەوە یا لە ڕێگەیەکیەوە سەرکەوی کاتێکی زۆر لێبە اینجا لەبەرەوەی کە تۆ بتوانانی هەر ڕاست ڕێکەکەی لەبەر کاتەکەت بۆ بگەڕێتەوە پێویستی بەو تەکنیک و بەو کەرەسانە ئەبێ کە تۆ هەر ڕێک بڕۆیت باشە بۆی حاڵەتی بەردەوانەکە دروست بێ جا کەرەسەکان کە پێێتە لەو کاتا بەکارێنیت دەبێ ئەو بربەستە تێبڕێنی دوور لە کۆتایی بەرنامە نزیک دەبینەوە حەزەکەم باسیوتکردن لە زۆرێک لە گروپە گەشتیاریەکانم لە ئێستا لە هەرێمی کوردستان دەبینی گروپی گەشتیاریەوە نە زۆر بووە خەریکە بوو بێ بابەتێکی بازرگانی کوردستان گروپی پیرەمەگرون تا چەند کار بەوە دەکات و بەشێک لە گروپەکان دەبینی ئێستا ڕای دەگەێنن کە شەیداخان بە 50,000 و 60,000 نەفرێک دەبن بۆ شاخەوانی ئێوەش ئەم وەرزشتان کردووە بە پیشەسازی و بە پارە وەرگرتن لە خۆشحاڵیەوە نەخێر ینی ڕێگەمان نەداوە تا بۆشمان بکری ئەمە دژی ئەو کارین ینی ئەمە کە گەشتێکەکەین هەموو ینی هەر ئەندامێک بێت دەگە توێش بێ بەشداربی لەگەڵمان ینی هەموو نهێنی گەشتەکە ئەزانی کە چییە خەت داوا لە تۆ ناکەین ئەو گەشتە ئەوەی تێچی ئەوەندەمان بەرێ خۆت لەواسی ئەو گەشتەکان کە ئەڕۆنی ئەمە بە ئۆتۆمبیلێک یا بە پاسێگە ڕۆینە شوێنەکە ینی خۆی ڕاستەخۆ خۆی پارەینەکەدا ئەوە نیە ئێمە هەموو خواردن و هەموو شتەکان هەمووی لەسەر خۆیەتی ئەوەیە ئێمە داوا لە کەسێ بکەین کە بڕێک پارەمان باتی ئەمە بێنە شوێنێکوی هێنینەوە ئەگەریتر لەو بڕپارەیش ئاریانجاوتیان تازە زاوای تو ماوەیەکە ژنێ هێناوە پێم بڵێ خێزانە ڕازیە کاتێ بەسەرم شاخە سەختان نایکەوی خێزانی شمێستە لەواسێ لە ماڵۆ سەیری بەرنامەکە بکات ئەو خۆشی هەر ئەندامی شاخەوانی پیرەمەگرونە هەر لە ڕێی شاخەوانی و یەکمان ناسی دەبا خۆشی کاری بەردەوانیە کات هەردووکمان لە بواری بەردەوانیە چالایشین زۆر ئاساییە چکە دڵنیایی یاسیقەی تەوامان بە کەرەسەکان هەیە ئەمەکە بەکارێنین زۆر باشە کە خالی دوای بێنەوە لای تۆ پێشتر باس لەوە کرد کە سەرکەوتن بە شاخێکی سەختە و بەکارێنانی مامێرانە پێویستێکێک لە خوارەوە حیمایەتی بکات کەواتە وا باشتر نییە کە ئەم بەردەوانیە بە شێوازی گروپ ئەنجام بدرێت وەک لەوەی کە نەفرێک و دوو نەفەر بەیەکەوە بەتاد ئەنجام بدرێت گرنگەکەی لە چیایە کە بە گروپ ئەنجامی بن خۆی بەردەوانی جیاوازترە لە هەموو بەشەکانی دیکە
ئەین تو ناتوانانی بە گروپ ئەمە بکەیت چونکە زۆر شوێن هەیە ئەتوانم ئێستا من ئەو ئەچین بۆ شاخێک ئەگەر 2 نەفەر بین یاخود 3 نەفەر بین زووتر ئەگەینە شوێنی من بەست بە شێوازی کۆردا ئەتوانین بڕۆی من بچوومە سەرەوە ئەو ڕاشێشم ئەو ئەچێتە سەرەوە من با بڵێن حیمایەتی منەکات بەڵام گروپ ئایا هەمویان ئەو توانایی منیان هەیە یاخود ئەو لێزانینی منیان هەیە ناکرێ ئەوەی کە لە بواری بەردەوانی کاگارکان باسی کرد تۆ شتێک نەزانێ بۆ ئێمە ڕۆژانە تەمرین دەکەین ڕایانان دەکەین بۆی کە چوین بۆ شاخێک هەمویان وەکو من پێویستیان بە من نەبێ تەنها من هاوکاریان لەگەڵ منە سەرکەون خۆشترە مەبەستم لەوە بوو کە ئەگەر خوا نەخواستە تووشی حاڵتێکی نەخوازراوە بن لەوانەیە ئەگەر گروپ بێ بە هەمووی بتوان هاوکاریەکی یەکتر بکەن وەک لەوەی کە تەنها چەند کەسێک بن گرنگەکەی مەبەستمەوە بوو کە باز لە گرنگی گروپ بکەیت خۆی دایمەن بە گروپ ئەکرێت بەردەوانی بەڵام بەردەوانی تەنها شوێنی سەختە کە دەستنیشان کراوە سا بۆ نمونە تۆ ئەچی بۆ گۆیژەش چی ناوێ ئەچی بۆ پیرەمەگرون ئەگەر بڵێم لە شوێ توانای تۆ چەندە چەند ڕێگایەکی هەیە ئەتوانین لەو ڕێگانەوە بڕێن بەڵام کاتێک کە دەستنیشانێکی لە شوێنێکی سەختەوە بەڕۆی هەموو کەس ناتوانێت خەلیت باسیوت کرد گروپ گرینگە ئامۆژگاری چیە بێگومان ئێستا تقریبا تایم بڵێن بە سەدان گروپی شاخەوانیمان هەیە ئامۆژگاریت بۆ ئەو کەسانە چیە کە دایان هەیە بێنە ناو شاخەوانی بۆی کە داخلی گروپێک بن هەموو پێداویستەکانی تیاابێەوە دوور بن لە کارەسەتە ناخۆشەکە بۆی کە کەسێک دەیەوێت دەست پێ بکە حەزەکەم لە کۆتاییە ئامۆژگاری خۆتمان پێ بڵێ دەست خۆش بۆ تەواوکردنی پرسیارەکەی پێشتریشت کە بووەتە گەشتیار یاخود بۆ تیجارەت بەڵێ هەمووی نا هەمانە شاخەوانێکی کردو بە تیجارەت بەڵام زۆربەی گروپەکان خۆشبەختانە ئەو کەسانە فێر دەکەن یا ئاشنایان دەکەن بە شاخەکان کە بتوانن لە کۆتاییدا کەسێکی بەتوانیان لێ دەرچێت ئەوە نییە ئێمە ڕاستەوە خۆ بڵێم کاکە هەرە بێ کەسەکە تەواو بەتوانابێ هیوادارم هەموو ئەندامێک تێکەڵ بە سروش بێت و ژینگەشمان باسی ژینگەشمان نەکرێمە من هەر یەکێک لە پرسیارەکانم ئەوەیە ئێوە گەم بە شوێنێک کە پێشتر دەستی مرۆڤی پێنەگەیشتووە جیاوازی چیە لەگەڵ ئەو سەیرانگایانێکی ئێستا خۆمانەی بینی تێکدەری ژینگە بووە ئێمە زیاتر لەوەتی بووین بە گروپ و چوینە شاخ و ڕوومان لە سروشت کردووە زیاتر ژینگەمان خۆش دەوێت نە ئازاری باڵندە دەدەین ئازاری حیوانەکان دەدەین حەز دەکەین ینی زۆربەی پیسی شوێنەکانیش لەگەڵ خۆمان دێن جارەوە هیچ ئی خۆمان ئەگەر کەسێکیش سەرەتا یەکەم گەشتی بێ لەگەڵمان ڕێنمایی دەکەین کە پێداویستەکانی خۆت چۆن بهێنەوە دەستی تو خۆش کاگەرەوتە زۆرە لە گروپەکانم تاقی کردوتەوە ئامۆژگاری چیە بۆ کەسێک کە تازە دەیوێ بێتە ناو گروپە شاخەوانەکان ئامۆژگاری سەرەکی ترشن کە باسی کرد مەسەلەی ژینگەیە ینی کە تۆ ڕوئەکەیتە شوێنێک یا شاخی یا هەر بە کوردێکی خۆمان سەیرانگایەک نابێت دەستکاری ئەو سروشتە بکەیت ئەو سروشتە خۆی چۆن ئاوا جوانە من مەبەستمە ببوو لە کاتم زۆر کەمماوە بۆی کە گروپێکی باشەڵ بژێرێ بۆی گروپێک پێویستە چ مەرجێکی تیاابێ بۆی ئەو کەسەکان لە خۆیان بە خۆی دانی بزانێت توانایی خۆی چەندێکە حەزی بە چ گەشتێک هەیە ئایا تەنیا یەک ڕۆژیە گەشتێکی ڕۆژیان کات بەسەر بردنێکە یان ئەوەیە بتوانێت وەکو وەرزشێک وەکو چالاکیەک برۆ بۆ توانایی خۆی بە ئەبێ خۆی یەکلایی بکاتەوە کە بەتەمای چییە هەروەها ئەگەر خۆی یەکلا کردەوە کە کاری شاخەوانیە بەردەوانیەکە ئێمە ڕێنماییەکەین کە ئەو کەرەسانی کە پێویستە کە بۆ خۆی ئاسانترە کە لەگەڵمانە بەردەوام بێت دابینی بکە بۆ خۆی دەستان خۆش بێ زۆر خۆشحاڵ بووین کە لەگەڵمانە بەڵێ زان و خۆشەویستان ئەمە ئەو تۆرەیە بوو کە ئەمڕۆ پێشکەشمانکردن بۆ هیوای توانی ماسوودێک بەو کەسانە بگەێنن کە حەز و خولیای شاخەوانیان هێن و ڕێگایکی باشمان نیشان دابن. وەڵە بەڕێزان هاوکارانمان ڤیدیۆکیان بۆ ئامادەکردن کە قوتابخانەی تیشکی قورئان کۆتاییان بە خولێکی قورئان خوێندنێنەوە فەرموون با پێکەوە بینەری بین. بەڕێزان ئێمە وەکو قوتابخانەی تیشکی قورئان هەموو ساڵێک بە تایبەتی لە پشووی هاوینە هەڵەسین بەکردنەوەی خولێکی هاوینە وەکو قوتابخانەی تیشکی قورئان. مشغول ئەم قورئانە نەبێت
دوور لە قسە و قسەڵۆکی خەڵکی جیوارگە بە خەیاڵیا یەک سەیە یاری وا هەیە شەهادەبانێ و خۆی پەروەردگار فەرمانی کردووە کە ئەبێم قەومەتیانە بچێ تۆ ناپارێزن وەڵڵاهی جگە لەو کەشتێ نامان پارێزێ ئەگەر بچینە سەر چیاکانیش نامان پارێزێ ئەگەر پاڵەکانە ڕاستە توێژینەوانە شتی زۆر باشن هەموو شتی مەلموسن بەڵێ دەستان خۆش بێ یاخوا نمونتان زۆر بێ وەڵڵاهی بۆ وای نێدین کە لێرە فێری ئەخلاق بێ فێری خۆیان خێنن بێ یەکەم شت خۆیان و ئەخلاق و بۆ دەزی مەکتەبەکانیشی هەم بەسوودە بۆ عەرەبی بۆ ئینگلیزی بۆ ئەم شتانە ئێمە نێرین کە دێنشن بۆ ئێرەم هیچ عنی زۆر پێ خۆشحاڵین هیچ دڵیشمان لای نییە کە دێن بۆ ئێرە بە هیچ شێوەیە وە مازانین ماڵمان دەست خۆش ئارە وەڵایی ئیسپانیان زۆر لێ کردو و دەستان خۆش بێ خوا زۆر بە ئیسپادێ زۆر وەڵاهی دەستخۆشیان لێکەین و یاخوا نمونیان زۆر بێ و خایەدا بن دڵنیاین ئەلحەمدوللا لە بەروی متابعەیانەکەین ئەزانی لە دەستی ئەمینان لە ماڵی خۆمانان لە پاشانیش سوودیان پێگەیشتووە لە جیاتی ئەوەی هەتا نیۆڕۆ بخەون یاخود هەڵسن یەکسەر پەلامەر مۆبایلەکانیان بدەن هەموو غەمێکیان هەیە دەرسەکانیان ئامادە بکەن چاو لە ڕەفیقەکانیان ئەکەن لێرە هەتا بێکەوبوونیش هەبێ بۆ مناڵ سوودی زیاترە من وەکو لە ماڵەوە ناتوانم هەموو شتێکی هەروەکو دەرەوە فێرکەم خۆی پێویستە بچێتە ناو کۆمەڵگا خۆی واقعەکە ببینێ شتەکان ببینێ لە دواییاتیا بەرجەستە بێ زۆر سوپاسیانەکەین خوای گەورە پاداشتی بە خێران باتەوە نمونەیان زۆر بێ بەردەوام بن ئینشاءالله بەڕاستی ئێستا ئێمە پشوەکانە ناوین عوتڵە ئەم وشەیە غەڵەتە عوتڵە بوونی نییە هەل لە بەردەمانە هەل بقۆزرێتەوە بادر الفرصة واحذر فوتها فبلوغ العز في نيل الفرص پێویستە ئەو کاتانەی کە دەستمان بەتاڵە دەست پێشخەری بکەین کاتەکان بەڕاستی بقۆزینەوە چونکە ئینسان لەو کاتانە پێگا لە کاتی هەلا پێگا نەک کاتی پشتی لێ بدەرەوە و کاکە پشو نییە وەڵام من بۆ خۆم سەفراکەم و خەریک مۆبایلە بم و خەریک تەلەڤیزۆنە بم و سەردانەکەم و سەیرانەکەم و ئێمە وەکو قوتابخانەی تشتی قورئان لە 2015 بەدواوە تاکو ئێستاکە بەردەوامین لەکردنەوەی ئەم جۆرە خولانە بە تایبەتی لە پشوەکانی هاوینە کە ئەو کاتێکەوە قوتابی دەستی بەتاڵە بێت و لە قوتابخانەکان کۆتایی پێدێت ئێمە ئەو پشوە ئەقوازینەوە بۆ ئەوەی کەوا بەڕاستی مناڵ بەلاڕێیان نەڕوات و هەروەها سوود لە پشوەکەی ببینێت و هەروەها بێتە هاندەرێکی باش و بەهێزکردنی وانەکانی قوتابخانەی بۆیە ئەم جۆرە خولانە بەڕاستی زۆر زەرورە چەندەها وانی تیا خوێندە یەکێ لە وانانە بە تایبەتی قورئانی پیرۆزە کە گرنگێکی زۆری پێدەین و هەروەها ئاداب و پەروەردەی ئیسلامی و ژیاننامەی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم و بیر و باوەڕی ئیسلامی و ئەم بابەتانە و هەروەها وەکو زمانی عەرەبی و ئینگلیزیش دەخوێندرێت. بەڵێ زیزان و خۆشەویستان ئەم تۆرانێمان ئەمڕۆ لە پەیامی ڕۆژ پێشکەشکردن بۆ دوای و بێتە جێگای سوود و ڕەزامەندی ئێوە عزیز و خۆشەویست تا بەرنامەیەکی تر و تەوەرێکی تر بێوە عزیز و خۆشەویست شاد دەبینەوە بەخوای گەورەتان دەسپێرم سپاس دەیخوابن خواتان لەگەڵ